زۆری نەمابوونەوەت گەنج لە دەریای ئیجا بخنکێن. گەنجانی کورد بەردەوامن لە کۆچبەری بەرەو ئەوروپا و ساڵانە دەیان هاوڵاتی کورد لە ڕێگای گەیشتن بە ئەوروپا تووشی ڕووداوی دڵتەزێنتە بن. ڕەفیە و زانیاریانەی بە پایتەخت میدیا گەیشتون درەنگانی شەوی ڕابردوو بەلەمێکی کۆچبەران کە سەرجەمیان هاوڵاتی کورد بوون لە دەریای ئیجا تووشی کێشە بوون و نزیک بوون لە خنکان. بەڵام دوای هەوڵێکی زۆر و ماندووبوونیان سەرنجام پۆلیسی یۆنان ڕزگاری کردو. سەرچاوەیەک لەم بارەوە ڕایگەیاند ئەو بەلەمەی کۆچبەران زیاتر لە 90 کەسی تێدا بووە. هەمویان کوردی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بوون و بەنیاز بوون لە ڕێی دەریایی جەوا بگەنە ئەوروپا. بەڵام لە نیوەی ڕێگا بەلەمەکەیان تووشی گرفت بوو. بە پێزانیاریەکان بەلەمەکە لە تورکیاوە بەرەو ئیتالیا بەڕێککەوتووە، بەڵام بەهۆی چەند کێشەیەکەوە لە سنووری یۆنان پەکی کەوتووە. ڕەنج پشتدەری چالاکوانی کۆچ و کۆچبەران لەم بارەیەوە بۆ پایتەخت میدیا قسە دەکات و زانیاری زیاتر ئاشکرا دەکات. سەبارەت بەو کۆچبەرانی کە شەوی ڕابردوو لە دەریای ئیجە گیریان خواردبوو، لە ئێستادا لەلایەن هێزی دەریاوانی وڵاتی یۆنان ڕزگار کراون. دوێنێ ژمارەیەک کۆچبەری کورد لە دەریای ئیجەوە پەیوەندیان پێوەکردنی وتیان کاکرانس ژمارەیەک کۆچبەری کوردین ژمارەمان 90 سەرنشینە. دوای ئەوەی لە تورکیاوە بەڕێ دەکەوین بۆ ئیتالیا، دوای گەیشتنمان بە دەریای ئیجا بەهۆی پەککەوتنی یەختەکەمانەوە نەماتوانین لە گەشتەکەمان بەردەوام بین، لێرە گیرمان خواردەوە. ئەم کۆچبەرانە لە دوای نیوەڕۆی دوێنێ تاوەکو درەنگانێکی شەو هەر بەو شێوە لە ئاودامانەوە. دوای ئەوە ئێمە پەیوەندیمان بە هێزی فریاکەوتنی یۆنان کرد. ڕێکخراوی پەنابەرەگەڕاوەکانی عێراق بەسەر پشتی کاک پێشەو عەبدوڵڵا لە وڵاتی یۆنان توانی هێزەکانی فریاکەوتن بێنێتە سەرخەت بۆ ئەوەی ئەو کۆچبەرانە لە دەریادا ڕزگار بکرێن. هەرچەندە کۆچبەرەکان لە ئێستا لە ئەودا ڕزگار کراون، بەڵام وەک ئەوەی کە قەرار نەدراوە لەسەرەوەی کە بیان نێرنەوە، چونکە چارەنووسیان نادیارە لەبەروی هەتا ئێستا UN بڕیاری نەداوە لەسەر وەرگرتنی ئەو کۆچبەرانە.